باشە دڵەکەم خۆشمەوەی دڵنیا بە کە بە هەموو دنیات نایەن تۆ تاقانی دڵی منی باشە کەسم باش دوای قساکەینەوە باشە بە قوربانە بم باشە گیانی باش خوای ئەی خوایە خوای یارمەتیم بە من تووشی چی بووم وازم لێ بێنێت خوا چیرۆکی کچێکتان بۆ دەجێڕینەوە کەوتوتە نێو جێژاوێک نازانێت چۆن لێ بێتە دەرەوە لە کوردەواری کچی ئەسڵزادا بەوە دەناسرێتەوە کە شەد لە دایکی ناشارێتەوە بەڵام لەبەرە ئەوی هێوی دایکی نەماوە نازانێت هانا بۆ چێ ببات باوکی هێوی ماوەیە کە هەستی بە کچەکەی کردووە کە کچەکەی کێشەیەکی هەیە بەڵام دەیشارێتەوە جان کیان باوکە کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکەی حەیرانی دەبم بەس هێفی ماوەکە حەز دەکەم کێشەکەتێ لە بابێ خۆت دەشاریەوە نا باوکەی گیان تۆ بە غەڵەت تێگەیشتووی هیچ شتێک نییە هێفی ئەمن ئەتوی باش دەناسم چاک دەزانم ئەگەر کێشەکت نەبی ئاوا مات و مەلول نابی نا باوکە سوێنە خۆم کە هیچ شتێک نییە کچە جوانەکەی بابی خۆی ئەمە ئەتوی بە هەموو دنیای نادەم جا ئەگەر مشکلەکە دەبی گوناحت دەگاتی پێم نەری چکە لۆت هەل دەکەم ئەگەر هەر شتێک بی باوکەیان دڵنیا بە کە هیچ نییە تەنها خۆم تۆزێ بێزارم ئەم ماوەیە لە ماڵەوە عینادی عینادی ماشەڵڵا لێبی خاری گەورەشت ئەوە عینادە هاتیونیە بە خارێک خۆچی جا تۆزەک نەرم بە تا تۆزەکەکە مشکلەک هێنیە پێم ئەمریکاکە و لۆت هەل دەکەین ئێوە نییە وایە هەل لە خۆ ڕابدەری وایە وەڵڵاهی ئەگەر ئەتۆ خوشی خۆت خۆش بێتن ئاگان لێ دەبی باوکە کەسەیە خۆشی خۆی خۆش نایە ئەی باش ئەگە خۆشت بوێ لۆلی ناپرسی ماوەکە مات و مەلولە هێوی کچە جوانەکەمان خوشکە جوانەکەت باوکە خۆشمە بەڵام ئەم ماوەیە کەمێک تەسەڕوفاتی سەیرە تەسەڕوفاتی قۆڕەکە تەسەڕوفات نا بلێ ماوەکە مات و مەلولی ئەگەنە ئەو کچە نازدارە بە حیاتی تەسەڕوفاتی خراپی کردیان نازانم من وای بینم کو یعنی تەسەڕوفاتی کو قەلەقە یعنی هەست دەکەم لە شتێکە ترسێ هێفی ئەو شتە چێ لێ دەترسی ئەوە برای خۆت ئەوەش بابێ خۆت شەربی لە شەرتی خۆ ئەگەر لۆم جێبەجێ نەکردی برێ بابە چی خراپە باوکە یان سوێنە خۆم کە هیچ شتێکی وان نییە ئێوە نازانم بۆچی وا منە بینن منە ڕووک و جارانم هەر وەک چۆن وتم تەنها بێزارم تۆزێ لە ماڵەوە تۆوە باوکە بێزاری ئەوان نییە بە یارمەتیتان هێوی بەڵێ باوکە گیان کچمە لە دانیش ئەو تەلەفۆنە چێ بووە قەلەقی کردی نا باوکە گیان قەلەق نیم ئەوە هاوڕێیەکی خۆمە حەزەکەی لە پێشەوە جوابی هێمەوە هاوڕێی خۆتە بۆ لێرە جوابی نادەیتەوە ناکڕ بڕۆ جوابیتەوە باوکە سپاس باوکە گیان ئەم ماوەیە تەسەڕوفاتی زۆر سەیرە شتێکی لە بن سەرە دەبی ئاگامانی بی کە دایک لەو ماڵە نەبی ئەو ماڵە وێران دەبی کەس ئاگای لێی نابی ئەو ئەمووەت و بێکەوەی هەمیشە ئاگامان لێکتری هەیە باوکە بەڵام ئەو کچە کەس نییە ئاگای لێبی چم جوێ لێ بگرم زام چێڵێ ئای بەکڕم بەستە نامزام چێڵێ بزانم چیەوە قسەی لەگەڵەکە هەرچەندە زۆر عیبە بەڵام بڕۆ باوکی هێوی لەو پیاوە نەبوو کە بە هیچ شێوەیەک لە مناڵەکانی غافڵ نەدەبوو بۆی هەمیشە چاودێری مناڵەکانی دەکرد نەیدەویست لە ڕێگەی ڕاست لا بدەن
لەو چه قساکەیەوە هاوڕێم بوو هاوڕێت بووین بێدان؟ زەبۆ قساکەی بە دزیەوە قسەم ئەو نەکردەوە هەڵاتانە بۆ چییە؟ پێشەمە قسە بکەیت بێدەنگ بێ پێویست ناکات هەموو شتێک بزانم ئەو هەموو شتێک هەڵات گەورەی چییە؟ تۆ من براتم لە ماڵە پێویستە هەموو شتێ بزانم تێگەشتیان بەڵام- ناوە چییە؟ ئەو هەڵایەتانە چییە؟ باوکە بۆ بە جاسوس بەسەرمەوە کچم شتێکی غەڵەتە کە جاسوس بێ سەرتەوە بەڵام ئێمە دەمانەوە یارمەتیت بدەین تۆش بە یارمەتی ئەو نهاتی ئێرە بەڵێ وایە باوکە من بۆ یارمەتیەوە هاتوومە ئەگەر نا تۆ کچی خۆمی هیچ باوکەک جاسوس بە بەسەر ئەولادەکانی نەخێر باوکە گیان من بەبەستم تۆ نییە بەبەستم ئەو بوو من قسەم لەگەڵ هاوڕێکەما کرد هیچی کە من هیچ کێشەیەکیشم نییە نازانم ئێوە چیتانە هێوی ئەو تەلەفۆنەی دەدەی باوکی قۆسەیتی کە بزانم لەگەڵ چێ قسە دەکرد بێنە نا ڕەشی نەکەیەوە بۆ دەکەمەوە ڕەشی ناکەمەوە بۆ ئەوەی لە نهێنی بێتاقەتی کچەکەی تێبگات بە ناچاری تەلەفۆنی بۆ دوا ژمارەی سەر مۆبایلەکە کرد و ترس و دڵە ڕاوچێ کەوتە گیانی هێویەوە بەڵێ هێویگیان کچە کێت والله حیاش ماچم خۆی کچی خۆم ئەحواڵت چۆنە سەحەتت چۆنە باشی مامەگیان من هاوژینمایە ڕەفیقی هێویم فەرمو تەلەفۆنت کردبوو واللهی بەڕاستیت چەندە ڕەنگە بە غەڵەت شتێ بگەی بەڵام بە تو هێوی باش دەناسی هێوی کچەکی زۆر زۆر باشە ماوەکە تۆزێک بێزارە و تۆزێک تووڕێ و گوتم ڕەنگە تو بزانی لۆزعی وایە ئەوجر بە هەندێک پرسیار هەبوو ئەگەر جوابی مامی خۆت بدەیەوە هەموو سوپاست دەکەم نانە ئاساییە مامەگیان فەرمو واللهی ئەگەر پرسیارەکانم جواب بدەیەوە بە ڕێک و ڕەوانی بەڕاستی خێرەکی گەورەت دەکاتی نانا لە خزمەتە کچم ئەتو لە چی هێوی دەناسی؟ من لە پەیمانگا لەگەڵ هێفیم اینجا زۆرێکترمان خۆشەوێ و ئیتر ئەوە باسی خۆمان نەکرد پێشتر کە تەلەفۆنەکەی داخستە و تۆ تەلەفۆنت کردەوە والله من سپاسی جەنابەت دەکەم کە هێویت خۆش دێوێ و دڵنیامە هێویژەتی خۆش دەوێ و چەند ساڵە بێکەوە تەلەبە بووین و ئێستاش هاوڕێیتان بەردەوامە چکە لەو ڕۆژگاری بەڕاستی هاوڕێتی وەکو جاران نەمایە واللهی کچی خۆم بەڕاستی ئەگەر بێت و یارمەتی ئەو برادەرەی خۆت بدەیت هێوی گیان ئەمن سوپاست دەکەم یعنی ئەگە برادەرێک برادەربی دەبی لە معناتی یەکتری بزانن وە نییە کچی خۆم چا ئەگە شتێکێ بە مامی خۆتی بڵێ وەڵا شتێک هەیە ئەوەیە خۆی و ماوەیە تۆزە بەتاقەتە من پێت دەڵێم بەڵام بەمەرجێ تۆ شارمەتی بڵێ زۆر باشە ئەمان هێویم هەم خۆش دەوێت ئەمە لە جێی داک و باغیمە ئەگەر بێتۆ تو بە من بڵێ گورە وەڵا پاڵ پشتیت دەکەم وەڵا خەڵاتت دەکەم بەس ئەو کچەی لەناو ئەو وەزعەت دەرونیە دەربینی تاو زۆر باش ئێستا بۆ باسەکەم مام ڕەفیق خۆ دەزانی لەم سەردەمە خانەوەتی باش کەم بوونە بۆیە ماوەیە کە منیش بێ فێڵم کە شو بە براکەم بکات بەڕاستی نامێت دێوی بۆ کەسی خراپێت ئەمەی بۆ براکەی من بێت اینجا مامەگیان پێم باشە تۆش قسەیەکی لەگەڵا بکەی بشکم ڕازی بێ زۆر باشە کارەوە ڕۆژەی کارەوە ڕۆژەی کتە جوانەکەم بەڕێک و پێچی شوو بکاو ئێشوکردنیش سنەتی حیاتە و بەڕاستی من پێگەورە دەبم کچەکەم شوو بە پیاوەکی باش بکە ئێوە دیارە برایکی هەیە چیژم هەرچەندە قسەکانیشی هەموو جێلێ بوو ئیشاڵڵە ئەمن پاڵپشتت دەکەم هەموو هاوکارێکت دەکەم زۆر سپاس کاتێکی خۆش زۆر سپاس کچم ئەتو کچی باوکی خۆتی بەڕاستی داوای لە بردون دەکەم نەباوکەوە مەڵێ ئێمە جاسوس نین باوک هەرگیز نابتێت جاسوس بەسەر کچەکەی بەسەر مناڵەکانی
هێڤیجان منیش داوای لێبور نەکەم بەڵێم باوکە نەڕۆین با بڕۆین کچمەوە مە دەڕۆین باش. ئەگەر پێویست بە هەر شتێک بوو تەلەفۆن بکە باشم باوکەگیان با بڕۆین خواتان لەگەڵ ئەلو چاک قوتارم کردی خوا تۆ بۆ وا ئەەکەیت وازم لێ بێنە تکات لێ یەکەم کاروان وازم لێ بێنە وازت لێ نایەنم هەتا ئەو شتەی پێم گوتی نەیدی ناتوانم کاروان تکایە وازم لێ بێنە ناتانی ئاخر دوایە تێت دەگەێنم کە دەتانی یان نەها ئازەوچی پێم گوتی ئەوڕۆ سەعات سێ دێ هەمان شوێنی کە یەکتری تێدا دەبینین تێگەیشتی؟ دیسان چیتەوێ کاروان خۆت دەزانی باوکم نایڵێ لە ماڵ بێمە دەرەوە تکایە واز بێنە ناتانی؟ برێ دەچمە لای هاوژینی برادەرم بە خۆت نازانی هاوژین مێردی لە بۆ کچەکەی دیتیتەوە؟ چەند بێویژدانیت ئەمن لە مێژە ویژدانم نەمایە گوتم وەرە و تەواو باشە خۆت لەگەڵ هێڤی بەبێ پرسی باوکی قەت نەدەچوە دەرەوە بۆیە تەلەفۆنی بۆ باوکی کردو بە پێی خۆی بەرەو لای کاروان ڕۆشت و نەیدەزانی چ چارە نووسێکی خراپ چاوەڕێی دەکات چیتەوێت وەردانی شەکتی جوان چیتەوێت دانانیشم دانیشە چی بوو وێنەکانت پێنات نەخێر خۆم داوام لێ نەکردووە دەزانێت تو مەشتی پشیلەت هەیە زوو شتەکان لەبیر دەکەیت باشە بام نیش بە بیرت بینەوە تۆ نەتوت ڕۆشم کردوێتەوە ئەوە چییە کاروان ڕاستە ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە مۆبایلم بەرێ نادەمێ ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە وایە ئەوە لە مۆبایلەکەیت کەم بوو لۆ زانیاریشت سپرایزەشکەم بوو هەموو وێنەکانتی تێدایەوە تکایە کاروان واز لە ژیانم بێنە خوا وازم لێ بێنە چۆن ژیانی منت تێک داوە ژیانی ئاراستی شتێک مەدا من نایناسم تەنها ناوم بیستووە بەڵام ژیانی منت تێک داوە من نامەوێت ژیانی کەسێکی تریش تێک بدەیت تکات لێ یەکەم وێنەی ئاراسم بۆ بنێرە ئەو کاتەمیش هەموو وێنەکان ڕەش دەکەمەوە تکایە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە چۆن ژیانی من دوێران کردو بۆ تەوێ ژیانی ئەو کوڕە ژوێرانکەی وازم لێ بێنە تکات لێ یەکەم تکات لێ یەکەم تکات لێ یەکەم ئاراس باوکی کەسێکی دەوڵەمەندە بەقەدەر $1 دۆلاریان هەیە با بەقەدەر یەک دنکە زیخ ئیستفادەی هەبی لە بۆ من تکات لێ یەکەم لێت ئەپاڕێمەوە وازمان لێ بێنە خودا پێیداوە ئێمە چی بکەین بە حرام پەیدای کردی خوددام حاسەبەی لەگەڵا کات کە بە حرامی پێیای کرد بەیان بە حەڵاڵی دیساوانەی ئەخلاق بە من مەڵێەوە باشە کەواتە ڕسمەکانت بڵاو دەکەمەوە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە هەڵەیەک بوو کردم وازم لێ بێنە بۆ واکەیت بەسیکە خەڵەکەم لە دەورمانە حەیامان دەچێت هێڤی قوربانیەکە لەو سەدان قوربانیەی کە بە دڵێکی پاک و پڕخۆشەویستی دەکەونە داوی ئەو کوڕە بێویژدانانەی کە سەرەتا دڵیان دەبەن و دواتر لە پێناو حەزی شێتانەی جەستەیاندا هەڵیان دەخەڵەتێنن کە تازە ئەوان بۆ یەکن و بۆ یەکچان سۆز و شەهوەت بەسەریان زاڵ دەبێت و باوەڕ بە قسە بریقەدارەکان دەکەن و پشت لە خودا و دین و بەها جوانەکانی خێزان دەکەن بە پێی خۆیان دێنە نێو گێژاوێک بەڵام دەرچوون لی زۆر ئەستەما کاروان یەکێکە لەو جەلادانەی
کە هێوی کردووە بە کۆیلە و دەیەوێت پارەی پێدا بکات. بۆ 2000 کاروان پێیوت دەبێ قسە لەگەڵ ئاراز بکەیت و وێنەی نەشیاوی لێداوا بکەیت و وێنەکان بۆ من بنێریت. ئەو کات وێنەکانت دەسڕمەوە، ئەگەر نا وێنەکانی تۆ بڵاو دەکەمەوە. ڕازی دیان نا؟ ئێستا پێم بڵێ ڕازیان وێنەکان بڵاوکەمەوە؟ ڕازیم. ئەیکەی پێم دەگا ئێستا بەخوای گەمژەی لەو کەشە کەس وێنت بۆ دەنێرێ پێویستە بچێ ماڵەوە بە ئیسراحەت وێنەکانم بۆ بنێرە. من دەڕۆم. ئەم کچە دیستەنجی نییە. بەڵێ باوکم هاتەوە. ئۆف لە باوکی تۆ. دوای گۆتەکەمەوە خۆت لەگەڵ. ئای خوای گیان، باوکی هێوی چەندە دڵی پاکە. وا دەزانێت مەسەلەی کچەکەی شوکردنە، نازانێت هێوی کچی بەدەست کاروانی جەلاد و وێنە نەشیاوەکانی دەناڵێنێت. بەهەرحاڵ باوکی دەستی کردەوە بە ئامۆژگاری. کچم هاوژین تەلەفۆن لە بۆ نەکردیەوە؟ با ئێستا قسەم لەگەڵەوە کرد. کچم ئەوە سنەتی حیاتە، مادەم هاوژینی سیقەت پێ هەیە و ئەگەر پێت و خانەوادەیەکی باش بن و هەمووش لیان دەپرسم. وەڵڵا کچم ئەگەر باشن ئاوی لیمەخۆ. تو کوڕەکەت دیتیە؟ باوکێکیان دەستە ماچەکەم واز لە مۆزوعی شوکردنی من بێنە. کچم ئەگەر بێت و بەجێ بابی خۆت بکەی بڕبوا بکە زەرەر ناکەی. ئێستا دنیایەکە خراپ بووە، خەڵکی خراپ زۆر بووە، خەڵک بە دوای زاوای باش و بوچی باش دەگەڕێ. دەئێڵڵا دێئڵڵا گەر باشە داوی خوای لێدین. کچم باوکێکیان دووبارە پێتەڵێمەوە بە قوربانە بم دەستە ماچەکەم واز لە شوکردنی من بێنە جارێ لە مێشکم بردوومەتە دەرەوە ئەو بابەتە. کچێکچم وڵە حەزیش لێ بەس هەز دەکەم شەرمێ دەکەی. بیرەکی لێ بکەوە بۆ خوایینێ چاوت حەزی لە میرکردنیە وەنیە؟ باشە باوکێکیان بیری لێ بکەوە حەیداری دەبوو. باشە باوکێکیان باشە جانەکە باشە بە قوربە. ئەی هاوار ئەو بابە کۆمنی کوشت. تەلەفۆن بکەم کە ساوەتێک پارەک ئەو لا ئیملا. ئەرێ تۆ بەشەری چەند جاروتم یەکسەر تەلەفۆن مەکە باوکم لە ماڵەوەیە. ئێ باشە کاکە احتراممان هەیە لە بۆ بابت، بەس پێم لێ بابت ڕۆی. بەڵێ ڕۆشت. ئێستا چیتەوێ بێڵێ؟ دەڵێ لە بیرت چوویتەوە چت کرد لە بۆ ڕسمەکان؟ تەلەفۆن لە بۆ ئاراسی نەکرد؟ باش ئێستا بۆ یەکەم. بەڵام بەبێ ڕسم ناردن قوتاری ناکەی. باشە خوات لەگەڵ. My name is Derek Ray, and with me for commentary is the former Arsenal and England fullback Lee Dixon. And this is where it all starts in the UEFA Champions League, the group stage and match day one. My goodness, so much to look forward to. It is Liverpool. ئەلو ئارازگان چۆنی؟ چۆنی هێبەت جان؟ من باشم تۆ چۆنی بە قوربان؟ ئەوە لەکوێی؟ هەڵا دڵاکەم وا لە ماڵم یاریەکەم. ئەزانین تۆ کەسێکی زۆر خراپی؟ بووە؟ چنێکە من داوای ڕسمە لە یەکەم بۆم نانێری. خۆ من ڕسمی خۆشم نارد. ناکرێ بە قوربان ناکرێ من ڕسم شتیوە نانێرم. ئێ باشە چی بکەین گیانەکەم؟ وەڵڵایی ئەگەر تۆ ڕازیدەوە بۆ ناوی میوانم بی لە شوقە بۆ خۆمان پێکەوە کاتێک خۆش بەسەرە بین و ئەمانە. من نایم بۆ شتانە. بزانە قسە لەگەڵ چیاکەیت.
هێ بە قوربان ئەی تۆ داوای ڕسمم لێکەی چۆن بۆیان ڕازی نابی من لەو جۆرە کەسانە نیم خوارد لەگەڵ ئەی هاوار من تووشی چی بووم و چی بکەم ئەرێوە تۆ بەشەری خۆ دەقەی نەبردو یەکسەر تەلەفۆنەکەیتەوە ئەرێ چ بوو چت کرد؟ چیم کرد وتی ڕسم نانێرم وەرە بۆ شوقا الله گرتی چاک گوێگرە دەچێ شوقا ئەو کاتیش ئەمن دێم بە سەرتەمدا دەدەم ئەو کات پارەکەی من خەپەتر دەبی هەمی توش خەپەتر دەبی هەردوو لامان ئیستیفادە دەکەین ئەدەب سس ئەو تۆ باسی چی ئەەکەیت تۆ من بە چی تێگەیشتووی ئەتەوێت پارە بە من پێیا بکەیت بڕۆ بێ منەتم بڵاوی بکەرەوە هەرچی ڕسمەیە بڵاوی کەرەوە دەماخسس هیچ و پوچ من شەڕەفی بۆکی خۆم ناخەمە ژێر دەستی تۆوە هەی هیچ و پوچ بڕۆ شێتە کردم زنێ بە من دەدەی ها شەرک بێ لە شەرتی خوا حەیات ببە حەیا و کەرامەتت دەبم سەرت شۆڕ دەکەم لە نێو خەڵکی ئەوە چێە؟ باشەوە هێوی نییە؟ دلێر پێشتر لەگەڵ هێوی قوتابی پەیمانگا بوون قەت باوەڕی نەدەکرد کە ئەو وێنەیە هێوی بێت مامۆستاکان وەک نمونەیەکی جوانی ئەخلاق و ڕێز سەیریان دەکرد دلێر کاروانی نەدەناسی تێڵی بۆ ژمارەکە کرد کاروان وەڵامی نەدایەوە بۆیە تێڵی بۆ هێوی کرد ئەلو دلێر بەڵێنیدا هاوکاری بکات لە چارەسەرکردنی کێشەکە بۆیە بزانین سبەی چی ڕوودەدات سڵاو هاتی هێفی چۆنی؟ ئەوە تا ئیبینی کە چۆنە باشە هێفی بۆ هات لێ هاتووە تۆ هێڤیەی جاران نی چی بووە؟ بۆم بگێڕەوە؟ باشە گوێ بکە ڕۆژێکیان لە پەیمانگا تەواو بووم چوومە مۆڵێک لەوێ دانیشتم کوڕێکی زۆر زۆر جوان کوڕێکی بە شەخسیات کوڕێکی کەشخا سەیری چاوەکانی کرد یەکسەر عاشقی بووم ڕقممان گۆڕیەوە دوایەوە چووینە دەرەوە هێوی شەرمی کرد ئەو ڕۆژە ڕەشەباز بکات کە چوە بۆ ماڵی کاروان و ئەویش کامێرای بەنهێنی دانابوو تەنها وتی دوای پەیمانگا ئەو کاروانی ناسیوە وازی لێ نەهێناوە تا عاشقی یەک بوون و کار گەیشتۆتە ئەوەی وێنە و ڤیدیۆی بکەوێتە دەستی گورگێکی وەک کاروان لە کۆتاییدا دلێر وتی زۆر بەسیتە ئەوە هەر هیچ نییە بخۆت بابم دەناسی هەزاری شیوامان چاکردیە بابم بەرپرسێکی گەورەیە و بخۆت چاک دەیناسی هەر بە پیاوەکانی بابم تێر شەقی دەکەم و لۆت پیاو دەکەم زۆر سپاس دەکەم دلێر گیان بەڕاستی شانازیت پێواکەم هاوڕێکم سپاس دەکەم بڵێ هەموو کەسێ باوکی تۆ ئەناسێ ئەزانی کە چەند بەدەسەڵاتە هێوی جان من لە بۆ پێکەنینی تۆ هەموو شتێکەکەم قوربانت بم ئەزانی باشە ژمارەی تەلەفۆنەکەی ئەزانی 100 ژمارەی هەیە هیچ نییە ئەی خۆماڵیان پێزانی بەڵێ ماڵیان ئەزانم کچێ بێ ئەو وێنانەی تۆ هەمووی پێڕەشکەمەوە هەر بە شەق بەڕاستی سپاس دەکەم دلێر گیان من نازانم چۆن سپاسی تۆ بکەم بەڵام بەمەرجێک بڵێ دلێر گیان ئەبێ لەگەڵم بێ یانی چۆن؟ یعنی
چێ هێوی تێم ناگەی من هەر لە پەیمانگاوە عاشقی تۆ بوو دایم بیرم لای تۆ بوو هەمیشە خۆشم دەویستی بەڵام تۆ ئاگات لە من نەبوو ئەمەیە لەگەڵم بی من تێناگەم لە تۆ چۆن لەگەڵت بم خۆت غەشیمەکەی ئەڵێم ئەمەیە لەگەڵم بی لەگەڵم تێکەڵ بی تف داوەشیت دەنگ بەرز نەکەیتەوە بێ قیمەتی هیچ و پوچ من هاتووم بۆ لای کێ تۆ زۆر هیچ و پوچیت بێ ڕەوشت بە نەفرەت بیت هێوی هێوی ڕسمەکانی تۆ لای منیشە ئاگادار بە ئای خوایە ئەو سەردەمە بۆی لێ هاتووە هاوڕێی خۆت وات پێ بڵێ بۆیە وەکو شێتی لێ هات هێوی داما و بەدبەخت نەیدەزانی چی بکات و ڕوو لەکوێ بکات زۆر بیری کردەوە دوازار بڕیارە ڕاستەکەیدا و بزانین بڕیارە ڕاستەکە چییە خێرە برەم هاوێ دەنجی دانیشتینە سابیدی برام خێر مایە دیار لۆی باسکە مام بەخێر بیت بەخێر بیتەوە باوکی گیان سەلامەت بی کچی خۆم کوی باشی سپاس مامە گیان سەلامەت بی باوکە ئیشێکی زۆر زۆر زەرورم پێتە باشە کچم باشە دیار بۆی باسکە ماما ڕێحانم بە چاوەکانی خۆم بینی لەگەڵ کوڕێ پێکەوە سوڕانەوە پێویستە تۆڵە لە هەردووچیان بکەمەوە سابی لەکەیەوە شتانە لای تۆ ئاساییە کچی تو باش دەزانی برازای بدا وا عادەت و تەقالیدی مەش چاک شارەزای بەڵام دیارە لەو عادەت و تەقالیدا هاتیە دەرێ ها برام ئەم بۆ هیچ خۆتان شۆژ مەکەن ئەمەیە کچی خۆم باشتر دەناسم دەخینیتن لەوانەی برادری خۆی بیتن سابیر دیارە لەبیری چۆتەوە ئەمە چینە کچەکەیت و برازای منە شەربی لە شەرتی خوای سەلمان شۆڕکە بەدەستی خۆت بکوشە برام لە پێش ئەو کچێ و قسانە مەکە باشە هەرێ کچم گوتت ئیشم پێتە هیچ باوکی گیان من ئاڕۆم سابیر گوێ بگرە ئەگەر بێت و پشتی کچەکەت بگری ئەوە لە ئەخلاقی مەدانیە زالۆ خۆت لەگەڵ کچەکەت دادەنیشی و تەمبی دەکەی تێگەیشتی برام ئەو مشکلانە دەبی بە شوێنەی هەل بکرێ نەک بە هات و هاوار و هەڕەشە و جفوانە کەینی مۆدیل ئەو لێدان و کوشتن و بڕین و ئەوە بە هێواشی هەل دەکەنی هەموو شتێک فکری لێ بکەوە هێوی کارتەکەی باوکیشی سووتا هانایی بۆ بڕیارە خراپەکە برد ئای خوایە گیان هێوی بۆ ئەو ڕێگایی هەڵبژارد چونکە خۆکوشتن بژاردەی کەسە بێدەسەڵاتەکانە بابزانین چی ڕوودەدات ئای ئافرم هێوی بیری کردەوە کە خۆکوشتن تاوانێکی ئێجگار گەورەیە کە هەم دنیا و هەم قیامەتیشی لەدەست دەدات بۆیە بیری کردەوە چارەسەری کێشەکەی ئەو لە لای مامۆستا دارایە مامۆستا دارا کۆمەڵاسێکی سەرکەوتوو بوو قوتابیەکان خۆشیان دەویست پیشەی ئەو لە پەیمانگا توێژەری کۆمەڵایەتی بوو تا ئێستا بە بلیمەتی و بە حەکیمی خۆی چەندین کێشەی قوتابی و خەڵکی چارە کردووە بۆیە چووە لای ئەو بەردەوام دەگریا کچەکەم
چییە؟ تەماشا بکە دەناسیەوە باشی نیشتێک کە هاتێ لایەن باش بە قوربان هەر مشکلێکت هەبی پێکەوە چارەسەر دەکەین بەڵام کوچۆن تەماشا بکە بە عەقل باشە ئێستاش چ مشکلێکت هەیە بە ئارامی بەهێمنی بۆ باسکە باشە ها ئەوەی دەی ئەو ئاوەش خۆوە ئارام بۆ دەی کچێکم دەی دەی بابی سەبر کچی خۆم سەبر ئێستاش دەست پێ بکە باشە بەس ئارام بۆ لێت تێ بکەم مامۆستا ئارام بۆ کچی خۆم توانێت قسام بکەیت ناتوانی ساحەت بکە پێشەوەی بێ بە ئێرک بۆ پێستم خۆم بکوژم یعنی خۆکوشتن چارە سەرە لەزان چی خۆی دەگوژیت من کچی خۆم ئەوان هیچ دەسەڵاتیان نییە ئەوان زەعیفن وانە چ قازانز دەکەیەوەی آخر مامۆستا من دڵنیا ئەگەر خۆشم نەکوژم ئەمکوژم کچی خۆم تەماشێم بکە لە ژیانی خۆ تۆزێک زەرر بکەیت زۆر باشترە کە هەموو ژیان لەدەست بدەیت چی هەم باشترە وای قسە دەگەتم تکات لە دەکەم قەنەعەتم بە قسەکان بکە باشە ئەم لێرە دانیشتی من مەسلحەتی تۆم دەبێت دەی کچی خۆم بەردەوام بە مامۆستا لەکوێوە بۆت باس بکە کچی خۆم مۆزوعەکە چییە لە سەرەتا هەتا کۆتایی بۆ باسکە بۆ هەموو تەپاسەکان تێ بکەم باشە کچی خۆم بیا مادەم مامۆستا گوێ بگرە ڕۆژێکیان لە پەیمانگاوە تەواو و چوومە کافتریا و لەوێ کوڕێکم بینی کوڕێکی زۆر کەشخۆ جوان بوو بە چاوەکانی عاشقی خۆی کەنجی تازەیان قەدیمە ماوەیەک پێش ئێستا بوو دوایەوە بەرەبەرە هەڕەشەی لێ کردم و من دڵنیام کە ماڵەوە بزانن ئەم بە خۆرسمەکانی دیت کە بڵاو بەرتۆ بەڵێ هیچ کریا هەتا ئێستا مەدەن هەڕەشەکیان کەسێک باسی کرد بیتن نردراوەتەوە بۆ کوڕێک لە پەیمانگای خۆمانە ئەو بۆ توی گوت مامۆستا ئەوەش کۆتایی چیرۆکەکەی من بوو تێگەیشتم چەند جار نەسیحەتم کردی چەند جار پێم گوتی ئاگات لە خۆبی نازانی ئەو هەموو گورگە لە دەرێ هەیە نازانی ئینسان بە باشی دێتە پێش بەڵام ناخی پیسە ئەوە سەدەمی با واپیمان نییە ژیان گۆڕەیە بە خۆت دەزانی وایەوە نییە ئێستا ئینشاءالله حەلی دەکەین باشە چارەسەر دۆزینەوە پێکەوە بەڵام دەبی یەک هەنگاوی بکەم ئەویش ژمارەی باپتم دێ وە قسەی بکەم نە مامۆستا نابێت باوکم بزانێ ئەم بکوژێ نابێت باوکم بزانێ مامۆستا ئەمن بەڕێگاش قسە لێ کە قسەی خۆم نابێت ئەوەی دۆم بەجێبێرە ئەمە چارەسەری دەکەم ژمارەکەم دێ پاشە مامۆستا نابێت ئەم کوژێ من دڵنیام ژمارەکەش دێ خەم بە ئەم چارەسەری دەکەم باشە دەبێ ئاگاداری باوکتە چەندە ژمارەکە قسەی خۆم دوایەوەی هێوی چیرۆکی خۆی جێڕایەوە مامۆستا دارا بڕیاریدا پەیوەندی بە باوکیەوە بکات دوجار مامۆستا دارا قەناعەتی بە هێوی هێنا کە نابێت کێشەی لەو جۆرە لە خێزان بشاردرێتەوە بۆیە بەهێمنی تەلەفۆنی بە باوکی هێوی کرد و پێیوێت هەتا پەیمانگا وەرە هێوی جواب ناداتەوە کاکە دەسەبرەکی بگرە نای خوای بینە ئەنگۆ عەجەلەتان چێ بە پێش ڕووداوەکان دەکەون دەسەبرەکی بگرە بچینە لای مامەستا ئازادی بزانین ستەرێ بەڕاستی دەترسیم زۆر دەترسم کوڕم هاوکە ترسی ناوێ جارێ با بڕۆین بالفعل ڕاست دەکا سەبر بگرە ئەوەی لەسە سەبریانە لەسە خێرانە فەرمۆ السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته
یاخۆ بەخێر باوکی کە هات پێی سیر بوو کە هێوی لە پەیمانگە دەبینێت. فەرموو داش برا فەرموو. هێفی ئەوە چی دەکەی لێرە؟ هیچ نییە فەرموو داشە فەرموو داشە مامۆستا چڕوو دەدا هیچ ڕوونادە دانیشە دانیش فەرموو یاخۆ بەخێر بێ یاخۆ بەخێر بێ چ دەبێت مامۆستا؟ هیچ نابین ئینشاءالله هەموو شتێک حەل دەبێتێن هادێ بووە ئەو هەم بە تەلەفۆنم بۆ کردی جوابە نەدەداوە کچ پێم بڵێ چ ڕوویدا؟ مامۆستا ئەو کچە ماوەیەکی زۆرە تەخەڕوجی کردیە ئەوە 2 ساڵە تەخەڕوجی کردیە ئێستا کە لە ناو پەیمانگا و لە لای جەنابەت سابیر خەریکە شێت بوو ئەوە چی خۆمایە سابیر بریانە ئێستا هەموو تێ دەگەێن بەڵام بەس بۆ نەوەی ئەم ناتوانم بەڕاستی بۆ توندی بۆ ئەوەی هادێ بووە پێکەوە هەمووی چارەسەر دەکەین هەموو تۆ دەجێڕوە ڕوویدا لە دەجێ باشە فەرموو دواتر مامۆستادارە دەستی کرد بە جێڕانەوەی چیرۆکەکە. هەندێک ڕسم شتی بڵاو بوو ئەوە چی دەڵێ مامۆستا؟ سەبرتەبی برا سەبرتەبی سەبرتەبی باوکی شێت بوو هاواری لێ هەڵسا. لە کۆتاییدا مامۆستادارە وتی شەڕ و ئاژاوە و تۆڵەکردنەوە کێشەکە گەورەتر و ئاڵۆستر دەکات. تەنها یاسا ڕێگا ڕاستەکە. بەنیشێ تۆ بوویە ئەو کچێک کە شت لە بابت بشاریەوە پێشم بکەوە بە ئامانەتەوە پێش بێت دەکرێ من هابووە لایەتۆ بەڵام ئەتۆ خەریکی هەرشتکردنەوەی بەرامبەری بەرازاکەتی دوێ نەیتوانی کشاوە باوکە من هاتم بۆ لای تۆ بەس تۆ لەگەڵ مامە سابیرا خەریکی هەڵەشتکردن بوون لە ڕێخانی ئامۆزام. وەڵڵاهی ڕاست دەکاتن دەزانی هەردووکتان مووقفشتان بەرامبەر ئەو کوڕێ خراببوو دیدت ئێستاوا بە خۆی دیتە داخوازی کچەکەمی بدەمێ بیرکردنەوەکەتان زۆر خراپ بوو هەردووکتان. ئەو ڕۆژەی ڕێحان کە باسی ڕێحانمان دەکرد بەرێ دانش فەرموو دانش هێوی تۆ چی شت بە ویستم هەموو ڕاستیەکانت بۆ باس بکەم وەڵام ئێوە هەر ڕشتتانە کرد. هیچ نەبووە ئەم ئەسوبان کردیا دەزانم کێشەکە گەورەیە باشە دەزانم پێویستی بە توندی و پێویستی بە هەموو شتەکە بەڵام ئەوە چارەسەرکردنیە دەبی ئەمە بە عەقلانە پێکەوە چارەسەر بکەیت ڕێیت وەرنەگرم جێ لە ئێم بگرا جیهاد قەناعەت پێ هات جیهاد مەسلحەتی ماتی لێم پێی بەکاری مامۆستا ئەمە ئەخلاق و کەرامەت و شەرەفمان هەیە مامۆستا کەسێک پێوی ئەخلاق و کەرامەت و شەرەفی بە لەناو ببا بەدەستی خۆم دەیکوشم. دەزانم گەورەیە مشکلەکە بەس بە کوشتن حەل نابی ڕێگا هەیە لە مامۆستا دامان لێکرایە نەیکوشی دەزانم بەحاڵ سابیر دەبی خۆمان ئامادە بکەین و تۆڵی خۆمان بکەینەوە. کاکڕەفیق ناتەوێ حەقی کچەکە بسینی کەواتە جنەوەکە زەحمەت دەبێت. بۆیە بە باوکی گوت تکایە ڕازی بە باواز لە حەلی عەشایری بهێنین یاسا سەروەر بێت. هەمویان چاوەڕێی وەڵامی باوکی هێوی بوون. یاسا مامۆستا باسی یاساونە دەکات کچەکەم ڕسمی نەشیاوی لای خەڵک بێ من چاوەڕێی دەستی یاسا من بەدەستی خۆم دەبێ پێکوشم. سابیر ئەوەی لە بن قەومایە لە کەس نەخۆمێ سابیر برام سەبەر بەبێ شنیە حەزم کاکڕەفیق ئەگەر ئەوە چارەسەرە ئەو بنعی دەبینی بڕۆ بیکە بە زەرەری زۆرترە زەرەری ئەوە عیلاج نییە ئەمە ئەلحەمدوللا وەشکە خوا عەقلی داینێ بابیرکەین و دووسی هەنگاوان بکەین ئەو جار بریان لەدەین تکای بابەهێمنی مشکلەکە حەکەی دەزانم قورسە ڕاست دەزانم بەجی ڕابڕابگرە حەقی تو کچەکەی دێ مامۆستا
ئەوە ئەبدەی لەنەو ناخی مندا هەیە خەریکە دەمکوژێ مامۆستا تۆ هەستی پێ ناکەی کاتێک کە کچەکەت ئەخلاقی نامێنێ دەزانی یعنی چی مامۆستا برام مامۆستا تۆ هەست بۆ ئاگدەی ناخم ناکەی خەریکە سەر تاپای گیانم دەسووتێنێ مامۆستا ئابروومان نەما ئەو کاتێ ئابروو نامێنێت یعنی مردن یعنی چاوشۆڕی یعنی دەبێت ئەو مەبلەکەتە بەجێبێری و سەری خۆت هەڵگری مامۆستا برام خۆت مەکە برام دەسەبتەوی چاوەکەم ناوم دەسووتێن مامۆستا برام لەسەر خۆ بە چاوەکەم لەسەر خۆ بە ئاگرنیە نەکوژێتەوە تلۆ هەدری خۆتون کردیا کاکڕەپێ لێ تێ دەگەم باش تێ دەگەم کچای خۆش کچی خۆمە بەڵام وعد دەمێ کە حەقیقەت کوراندی وە ڕاستەڵام دۆشی وازە نەبێت زۆر باش بزانی چی ڕوو دەدات سوپاس بۆ جەنابەت مامۆستا هەموو شتێک خێر دەدا ئینشاءڵڵا بڵێت هەمیشە لە کات ئاستیارەکاندا دەبێت گوێت لە عەقڵی خۆت نەگری دەبێت گوێت لە کەسێ بگری کە لە دەروێ ڕۆتاوەکەیە گوێ لە کەسێ بگری کە توێژەرێکی کۆمەڵایەتی یان پیا ماقوڵێ بێ گوێت لێ دەکرد مامۆستا بزانین چی ڕوو دەدات ئینشاءڵڵا هەموو شتێک خێر دەدا ئینشاءڵڵا لە کۆتاییدا بڕیارە ڕاستەکە درا و سکاڵایان دژی کاروان نووسی و لە شەوێکی درەنگدا پۆلیسی نهێنی بە فەرمانی دادوەر هەڵی کوتایە سەر ماڵی کاروان و کاروانیان دەستگیر کرد. بۆچی هاتی ئێرە؟ چییە؟ پێ ناخۆشەوە ببینم ئەزانی ڕۆژ ڕۆژی منە دنیا چەند شەوەزەند و تاریک پێ ڕۆژار هەڵدێت خوددا بۆ گەورەی خۆیەوە هەڵەی من و تۆی کۆشی بەڵام تۆ بۆ بچووکێتەوە حای منم کرد من هەڵە بوو من نەدەبووە وا بکەم من زۆر هەڵە بووم من پیسم من مرۆڤ نیم لە باز نێ مرۆڤ بووم دەرچووم ئێستا ئێرە شوێنی منە ئێرە باشترین شوێنە بۆم لەبەرەوەی من هیچ نرخێکم نییە هیچ من نرخی خوشک و داچی خۆمم نەزانم بێ ئاگا لەوەی کە بیر بکەمەوە ڕۆژێک دێک کوڕێکی ژوا لە خوشک و دایکی من بکە بەڵام تو خوا یەک داواکاری بێ تو خوا گەردەن مازە Thank you.